سڵاتان لێ بەڕێزان لەم ڤیددیۆدا مەستمانە چۆنتی پێدانی کۆمنتان فێر بکەین بۆ زۆرجار لە تێکستێکدا کە بۆمان دەنێردرێت پێویستە ئێمە دەستکاری تێکستەکە نەکەین و تەنها کۆمنتی خۆمانی لەسەر بنووسین بۆ مەبەستە دەتوانین بچینە سەر تابی ڕڤیو و ئەو تێکستێکە مەبەستمانە تەحدید دەکەین پاشان کلێک بکەین لەسەر نیو کۆمنت. دوای کە کۆمنتەکەمان نووسی دەتوانین لە شوێنێکی دیاریکا بۆ خۆمان کلیک بکەین و بەردەوام بین لە کۆمنتەکانمان لە شوێنەکانی تر بە تەحدیدکردنی تێکستەکان و پاشان کلیککردن لەسەر نیو کۆمنت. پاشان توانین کلێک لەسەر شوێنێکی دیاریکراوی دیکە بکەین و لە کۆمنتەکە بێنی دەرێ. کەسی بەرامبەر کە وەردەکە دەکاتەوە دەتوانێت زۆر بە ئاسانی لە کۆمنتێک و بە کۆمنتێکی تر بۆ خۆی بۆ شێوازە باز بکە واتە نێکست و پریڤیوس بکە کۆمنتەکان بخوێنێتەوە. دەتوان دوای ئەوەی کە گۆڕانکارەکانتان تێدا ئەنجامدا وەڵامی کۆمنتەکانتان دایەوە دەتوانن تێکستەکە تەحدید بکەنەوە و دەلیت لێ بدەن کۆمنتەکە ئۆتۆماتیکیان ڕەش دەبێتەوە یاخۆت ئێوە دەتوانن لە هەمان کۆمنت کە بۆتان نووسراوە وەڵامێک زیاد بکەن بەو شێوازە. بۆ شێواز زۆر بە ئاسانی توانیمان لەسەر تێکستەکانمان کۆمنت بنووسین.